پیجی کوردستان 24 ها ئەوەی فەیسبوک بووە ملیاری 1 ملیار بینەری هەبووە لێتان تێکنچ ها ناڵێن 1 ملیار کەس هاتۆ سێری ڤیددیوەکانی کردە لەوانەیە 1 کەس 4-5 ڤیددیو کوردستان 24 بینی بێت ماڵێن ڤیو واتە بینەر 1 ملیار گەمەنی ها کۆ بکەیتەوە بۆ فەیسبوکی کوردستان 24 جەبا من پێم خۆشە ها باسی شتێک بکەم ئێمە تااقەتمان نییە ها پۆستەرێک بکەین لە فەیسبوک بڵێن ئەوەندە ملیار ها بە فۆتۆشۆپ و ئەمانە دەستکاری بکەین دەستکاری ناکەن پێم خۆشە عملیەک خۆم بیکەم لێرانە ئەلێرە دیارە کە ئاوکاران مەگە بن با نیشانی دەنیشان 1 ملیار و 3 ملیۆن و 566 هزار و 815 ڤیوی هەبوو کەمێک پێش ئێستایە ئەمە بینەری ڤیددیۆکانی بەس فەیسبوکە هایی کوردستان 24 ژیریش لێرەیە ژیر بە ئەوە دەربێنم دوارە ئەو ئامارە ئێستا زیادی کردووە وەرە پێم خۆشە عملیەکە خۆتان بینن من ئەدمینی سۆشیال میدیای کوردستان 24 ئەلێرەش هەیە 1 ملیار و 5 ملیۆن و 552 هزار و 929 باشە ئەوە هەر بە فعلی هات چکە من ئەدمینم لەوێ بۆیە ئەیزانم ئێستا من و ژیر بەخێر بێت سپاس مامۆستا ژیر بەرپرسی بە بازارکردنی دیجیتال میدیا واتە مارکێتینگی کوردستان 24 دیجیتال میدیا کوردستان 24 ژیر جا خۆت باسی بکە من چیتر باسی ناکەم باشە سپاس بۆ دەرفەتە سەرەتا پیرۆزبایی لە خۆم و ستافی سۆشەڵ میدیا و تاوای کارمەندانی کوردستان 24 دەکەم پێم وایە پێشکەوتنشی زۆر باشە بۆ کوردستان 24 لەبەرەوەی ژمارەکان بڵێن دەڵێن ژمارەکان کاریگەریەکی باشانە سۆشەڵ میدیا هەیە بەڵام هەموو کاتێک ژمارەکان هەموو مانایەک نادا باشە کوردستان 24 گەشتی ملیاری دەست پێ کرد ئێستا ئەم قسەیە واتاچی کوردستان 24 لە مێژە ئاکتیڤە لە مێژە چالاکە بابەتی باش بڵاو دەکاتەوە بەڵام ئەگەر بتێ ڤیو کۆکیەوە ناچاری خۆت لە هەموو جۆرە بابەتێک بدێ بۆ نمونە هەندێک کەسەیە بۆ نمونە پێم ناخۆشە قسە دەکەم بەڵام ئافرەت بە بازار دەکەن هەندێک ڕووداوی نەخوازراوی کۆمەلگا کە شێوێکی ناشرین کۆمەلگانیشاندا بە بازاری دەکەن بەس بۆ کۆکردنەوەی لایک و ڤیو یان بەخشینی خەڵات زیادکردنی کۆمنت هەمووی لەبەر خاتری ئەوەی ئەم ژمارە گەورانە بەدەست بێن دڵخۆشم کەوا کوردستان 24 لە ماوەیەکی کەمدا بەبێ ئەوەی هیچ کام لەو شتانە بکە تەنیا ڕووماڵی ئاسایی خۆی بابەتەکانی خۆی کە بابەتەکانی هەمووی پەیوەزدارە بە ئاینی و کللتوری کوردی و لانەدانە لە هیچ لەو پرەنسیپانەی کەوا کوردستان سەرسەری دامەزرایە ملیارێک ڤیو کۆ کردەوە 1 ملیار ڤیو جاوا تقریبا چەند کاتژمێر 4 بۆ ئەو ژمارەمان بەڵێ ئێستا زیادی کردو ئێستا بۆ 2 ملیۆنی کەش زیادی 2 ملیۆنی کەش زیادی کردی ئەوە لە زیاد بوونە ئیدی ملیاری دەستی پێکرد و ناوەستێت بزانێ شتێک بڵێم ئەوە بەبێ دەرۆزەی ئەوەیە بەبێ دەرۆزەکردن بۆ کۆمنتە بەبێ دەرۆزەکردن بۆ کۆمنت و بەبێ دیارە ئێمە سیارەتان نادەینی هەواڵتان دەدەینی هەواڵتان پێ دەدەین هەواڵ وانە وەکوتم کوردستان 24 ئامانجی چییە گەیاندنی ڕاستیە گەیاندنی جوانەکانی کوردستانە کێشەکانیش بە چارەسەرەوە نەک تەنیا کێشە باسکەی بۆ ئەوی ڤیو کۆکیتەوە هەندێک شت هەیە تەنیا بۆ کۆکردنەوەی ڤیو باششتانە ناک تەنیا ڤیو ڕاستەقینەی خۆی بەبێ فەیک باش ئەو ڕزیانیانەی کاکرێن ملیارێکیە 1 ملیار ئەو دەستپێکە بە ناوانی ناوە دەستپێک بەڵێ ئەو خاڵێکە بۆ خۆمان دامان ناوە ستافی سۆشەڵ میدیا دەستپێکە ئیدی ئێمە لەسەرەوە کار دەکەین ڤیو زیاتر بکەین بەڵام پرەنسیپی خۆشمان نەگۆڕن ئەوە جگەلەوەی کوردستان 24 لەسەر بابەتی خۆکوژی و نازانم حاڵەتی کوشتن و ئەمانە کەمێک حریصە هەموو شتێک ناتوانین بڵاوکەینەوە لەبەرەوەی پرەنسیپەکەمان وادانراوە بەڕێوەبەری دەستگا کاک ئەحمەد زاوێتی پێیوتین بە هیچ شێوەیەک هەموو جۆرە بابەتێک بڵاو نەکەنەوە بە تایبەتیش وەزیری ناوخۆ لە هەفتەکانی ڕابردوو لە پرێس کۆنفرانسێک قسێکی زۆر جوانی کردوتی بۆ نمونە کەسێکی کوژراوە دایکێکە باوکێکە ماچی دەبەنە بەردەمی بەڵام هەستت چۆنە
ئێمە جۆرە بابەتانە بە هیچ شێوەیەک بڵاو ناکەن واتە کەس لە خۆمان عاجز ناکەین لەسەر بابەتێکی وا تەنیا بۆ کۆکردنەوەی ڤیو لا ئێمە چ گرینگە خەڵکی کوردستان بابەتەکانی بە جوانی و بەڕێکی و بە زانیاری دروست پێ بگە لە کاتی خۆی پێ بگە لە هەما کاتدا بەرنامەکانمان پێم خۆشەوەی باسکەین بۆ لە ڕزبندیەکان نین بەزمێک پێیاوە لە سوۆشەڵ میدیا بە تایبەتی هەندێک دەستگا ئەو کارە دەکەم دەڵێن ئێمە ژمارە یەچین پۆستەرێک دروست دەکەن لە سوۆشەڵ میدیا دەڵێن ئێمە ژمارە یەچین ژمارە دوو فلان کەناڵیان دەستگایە فلان پێی ڕاست نییە بە هیچ شێوەیەک ڕاست نییە بۆ نمونە ئەگەر بتەوێ بزانی دەمانەوێت بزانین BBC وەرنە BBC دەستگایەکی نێودەوڵەتی جیهانیە هەموو کەسێک دەزانین BBC چۆن و چۆن نییە دەمانەوێت بزانین BBC چەندی ڤیو هەیە ئەمە پیجی BBCە هیچ کەسێک ناتوانێت بزانێ BBC چەندی ڤیو هەیە لە ماوەی مانج ڕابردوو مەگەر بێ پۆست کۆیان کەیتەوە ئەگەر نامەحاڵە بزانی ئەو داتایە چەندە پێشتر هەبوو 2 ساڵ بەڕێستان بچ من ناو BBC نازانم داتای BBC چەندە بە هیچ شێوەیەک تۆ ناتوانانی بزانی BBC چەندی ڤیو هەیە لە ماوەی مانج ڕابردوویان داتای 2 مانج ڕابردویان 3 مانج ڕابردویان 4 مانجیان ناتوانانی مەگەر بێ ڤیۆکان دانەدانە دەبی دانیشی دانەدانە ڤیددیوەکان کۆکیتەوە کە ئەوەش کارێکی ئاسان نییە و داتای ڕاستەقی نەشت دەست ناکەوێت بەڵام هەندێک کەس هەیە هەندێک دەستگا هەیە هەرلوو خۆشی خۆیان دەڵێن ئێمە ژمارە یەچین فلان کەناڵ ژمارە دووە بەبێ ئەوەی داتا کاتێ لێشیان دەپرسن لە کۆمنت خەڵک دەنووسێ باشە بە چ داتایەک بە چ ڕاپرسێک دەڵێ وڵات ڕاپرسی و دەستگایەکی نێودەوڵەتی بێ ئەوەی ناوی شوێنەکە بێنن بێ ئەوەی داتایەکە بە وێنە بڵاو بکەنەوە هەر لەو گۆڕ بڵاو دەکەن ئێمە لە کوردستان بە هیچ شێوەیەک ئەو جۆرە داتایانە داتایان ناڕاستانە بڵاو ناکەینەوە تەنیا داتای فەرمی ئەو سکرینشۆتی دەیبینن سکرینشۆتی فەرمی مێتا پێیجی کوردستان 24 وەکو دەبینین 22% زیادی کردووە واتە لە بەرزبوونەوەی واتە ژمارەکان هەر بەرز دەبێتەوە جا پێم خۆشەوەش بزان ها باسیەوە بکەم ئێمە بە هیچ شێوەیەک ئێستا ئێمە خۆمان وەکو کوردستان 24 بڵین ئێمە یەکەمین فلان دەستگا دووەمە فلان دەستگا سێمە لە فەیسبوک ها سۆشیال میدیا دڵنیا بن ئێمەش ڕاست ناکەین ها چونکە ئێمە داتای هیچ شوێنێک نازانین ئللا ئەو شوێنە خۆی دەیزانێ ها ئەو شوێنە خۆی داشبۆردی خۆی هەیە ئەو کەسێک کە ئەدمینە دەزانێت لە ماوەی مانگێکدا بینەرەکانی چەند بووە لە ماوەی هەفتەیەکدا بینەرەکانی چەند بووە لە ماوەی 3 مانگدا بینەرەکانی چەند بووە تەنهاوی ئەدمینە بۆیە ئێمە وەکو کوردستان 24 هی ئەوان نازانی هیچ شوێنێک تازە باسیکەن ها ئەوەی BBC نازانین بینەری چنە و نازانین شتێکی دیکەشەیە ئێستا بۆ نمونە هەموو کەسێک لە سوۆشەڵ میدیا دەتوانێت بە بابەتی جیاواز ڤیو کۆکاتەوە ڤیو شتێکی زۆر گرنگ نییە بەڕاستی لەبەرەوەی کریێتەر پێی دەوترێت کریێتەر یوتیوبەر ئینستاگرامەر تیکتۆکەر زۆرن گەنجمان هەیە لە کوردستان لە تیکتۆک بە میلیۆنا ملیار ڤیو کۆ دەکاتەوە بە سەدان هەزار کەس سەیری دەکات ڕاستە شتەکە زۆرە بەڵام بۆ دەستگایەکی هەواڵی کە ڕێزکەکەی تەنیا هەواڵە بابەتی تەرفیهی پێشکەش ناکە یاخود بۆ نمونە زنجیرە درامای نییە تەنیا هەواڵ ئەو ڤیوەی بۆ نایە لە سوۆشەڵ میدیا لەسا ئەوەی کە بڵێ بابەتش تەرفیهی بۆی دێ بتوانێت 1 ملیار ڤیو کۆکاتەوە بەڕاستی پێمان وایە پێشکەوتنێکی زۆر باشە و پیرۆزبایش لە هەموو کارمەندانی کوردستان دەکەم و جوای بەردامیان بۆ دەخوازم بە تایبەتیش کارمەندانی سوۆشەڵ میدیا بە تایبەتی لە مانجی ڕەمەزان زۆر بە بەرهەمەکانەوە ماندوو بوون بە ستایلێکی زۆر جوان بابەتەکانیان بڵاو کردەوە هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم بابەت وابزانم بەرنامەی پاشیف 30 میلیۆن لە بیرینەکەم بەرنامەی پاشیف 35 میلیۆن ڤیوی هەبوو یەکێک بوون لە باشترین بەرنامەکانی پاشیف لە مانجی ڕەمەزان هەر دەتوانم بڵێم کوردستان 24 خۆی دروستکەری بەرنامەی پاشیفە ڕاستە ئەو ستایلە پاشیڤەی کە ئێستا ئێمە و چەندی کەناڵی دیکەش دەیکەن ستایلەکە ئەو جۆرە ستایلە دانیشتنە خێزانیە قسەی خۆش و وەروە زانیاری ئاینی و بە شێوازێکی کوردانە کە دەکرێت کوردستان 24 دایناوە پاشیڤمان یەکێک بوو لە بەهێزترین بەرنامەکان لە مانجی ڕەمەزان بەرنامەی بەڵێ 35 میلیۆن ڤیوی هەبوو بەرنامەی نوژینیش دەبیر نەکەین نوژین کە بەرنمەیەکی هاوکاری بوو بۆ ماڵە هەژارەکان لە هەموو شار و شارستانی هەرێمی کوردستان 15 میلیۆن جار بابەتەکانی بیررا لە سوۆشەڵ میدیا ئەوەش سەرکەوتنێکی باش بوو بۆ نوژین کە ئەویش بازارکردنێکی گەورەی پێوە نەکرا یعنی نەمان هێنا بڵێن کەسێک بێنین بازارکردنی پێوە بکەین بۆ کۆکردنەوەی ڤیو بەڵکو بەرنامەکە تەنیا مەبەستی هاوکاریکردن بوو نەک بە بازار هەندام بوو بۆ خەڵک پارەکۆ بکرێتەوە ئەو خانەوادانە بەرنامەی کامەران حاجی عومەر بوو باش بوو بەرنامەی ئالان بوو وابزانم باش ئالان بابەتەکانی زۆر باشە کامەران حاجی عومەر لە چ باسە خۆشی بابەتمان بۆ دێنێ لە سوۆشەڵ میدیا بەڕاستی زۆر چالاک بەرنامەکان ها بەڵێ جاوانی پیامێرەکان لە من عاجز نەبن پیامێرەکانمان زۆربەی پیامێرەکان یاوانیشیان زۆر ڕۆیشتووە لە ئازەر لە محەممەد لە ئەحمەد لە هێرۆ بابەتی میلیۆنیان هەیە
هەفتانە مانگانە دێنە لامان بابەتی زۆر جوان کۆ دەکەنەوە ئەمەش دای دەرێن بابەتەکانیان بەڕاستی ملیۆنیە و هیوای بەردامیانە دەخوازن بابەتی باشترمان بۆ بێن بەرنامەی بژانەوە باش بووە بژانەوە لەمان ڕەمەزان باش بوو هەم بەرنامەکان باش بوون هەمیان بینیرێکی باشە ئەو ئەنجامی چییە؟ ئەو ئەنجامی ئەو بەرنامە و هەواڵ و شتانەی لە کوردستان بیسۆ ئێمە تەنیا بڵاوی دەکەینەوە ئەوان بەرهەمی بڵاوی دەکەینەوە نیوزڕۆمە بەرهەمی پرۆداکشنە بەرهەمی سوۆشەڵ میدیا هات هەموو دامەزراوی کورسان ویسار بێگومان دەستی هەموو لای خۆش بێ ئەدی ئەوە بابەتیشتر هەبوو ئێستا 4.9 میلیۆن فۆلۆوەرسمان هەیە بەڵێ گەیشتونەتە 4.9 پێما بێ ڕێژەیەکی کەممان تا 15 نۆی ساڵی 2024 بەڵێ 4.1 بوو واتە لەو ماوەیە لە مانجی نۆ تاوەکو ئێستا 800,000 فۆلۆوەرس زیادی کردووە واتە جەمپێکی گەورە لە پیج دروست بووە پیج زۆر ئەکتیڤتر بووە بابەتەکان زۆر باشتر دەڕاتە 800,000 فۆلۆوەرس کەم نییە بۆ ئێمە زۆر ینی گرینگە فۆلۆوەرس دەبەرچی لەبەرەوەی کوردستان 5 میلیۆن 6 میلیۆن کەس تێ لە کوردستان هەندێ بێگومان کوردی دیکەمان هەیە لە دەرەوە بەڵام زیاتر بابەتەکانی ئێمە بۆ ئەو کوردانەیە کە لە کوردستان دەژین بابەتەکانی ڕۆژانەی خۆیان جا لەو 5-6 میلیۆن کەسە ئێمە بەردەوام هەوڵی ئەوە دەدەین بگەینە شوێنی دیکە لە پیج بۆ هەندێک جا ئێستا فۆریۆ بەڵێ دەستێتە فۆری بەڵام زیاتر هەوڵیمە ئەوەیە هەر کوردێک لە هەر ماڵێک لە هەر گوندێک لە هەر شارێکە لە کوردستان بێ لە دەرەوە بێ بابەتەکانی مێ پێ بگە و فۆڵی کوردستان 24 بکە بۆیش دەبێت بابەتەکانمان زیاتر ڕەنگاوڕەنگتر بێ باسی بابەتی زیاتری تێدا بەسەر لۆکیشنی جیاواز باسکەین تاوەکو کوردانش پیجی کوردستان 24 ببین ئێستا 4.9 دەتوانم بڵێم لە ماوەیەکی زۆر نزیک هەفتەیەک دوو هەفتەیەکی تامانجی 5 دەگەین ئینشاڵڵا دەگەینە 5 میلیۆن فۆلۆوەرس 5 میلیۆن بەڵێ زۆرمان نەماوە و ئێستا بەپی ئەو داتایابی کە مێتا دەمانداتێ زۆر خێرا پیج گەشە دەکە واتە بابەتەکانمان بینێرێکی زۆر باشی هەیە دەتوانم بڵێم سەتا 70 بۆ 80 ئەو کەسانی فۆلۆش دەکەن کوردن نەک بیانی جا دڵنیا بلەوە ها ئەگەر ئێمە بۆ لایک و ڤیو کارمان کردبا لەوانەیە ئەو ژمارەیە زۆر باسان دەکرێتە 2 ملیار و 3 ملیار ئەگە بێت و بۆ لایک و ڤیو کار بکەیت بەڵام مەبەستەکەی ئێمە بۆ لایک و ڤیو نییە بەڵکو پرەنسیپەکانی خۆمانە لەگەڵەوەش ئەو پرەنسیپانە بە جوانی بگەینی بۆ ئەوی ڤیو بکەیت دەستت خۆش بێ سوپاس بۆ ژیر زیاد بامان شێوە پێشکەشکاری بەرنامەی 24 پلەسە بەرپرسی مارکتینگی دیجیتال میدیای کوردستان 24 دەستت خۆش بێ ناوی لە خۆیەتی ناوی ژیرە و ژیریشە بەخێر بێ سەرچاوان